لێرە هەڵمەتێکی تایبەت بە هەڵمەتی پاکردنەوەی شاخی گۆیژە و ئەسمار بەڕێوە دەچێت بێگومان ئەم ڕۆژە هاوکاتە لەگەڵ ڕۆژی جیانی شەخ کە لێرە کۆمەڵێک گروپ وەکو سەرپەرشتیارەکان کە یەکێتی شاخەوانانی کوردستان هەموو ساڵێک چەندین چالاکی جۆرا و جۆر بەڕێوە دەبات و لەنێو ئەم یەکێتی شاخەوانی کوردستانەیە چەندین گروپی جیاواز هەر یەکیان لەم هەڵمەتانەیە یاخود لە چالاکیەکانی ڕۆژی جیانی شاخە بەژاریەکان بێگومان دروشمی ئەم ساڵ تایبەتە بە گەشت و ژینگە کە هەم گەشتی شاخەوانی خۆیان ئەنجام ئەیەن گروپە شاخەوانیەکان لە هەمان کاتە با بڵێن زیاتر گرنگیشیان بەلایەنی ژینگە وەکو ئەوەی کە زیاتر سەوزایی و پارێزگاری بکەن لە ئەوەی کە ژینگەکەیان خۆش بێت بە پاکی ڕای بگرن و هۆشیاریشیان هەبێت بەرامبەر ژینگەکەیان جا من بۆ ئەوی زانیاری زیاتر لە میوانەکانم وەربگرم ئەچمە لای زۆر بەڕێز کاک ئاری کا بەڕێزانوک و دەستەی کارگێڕی یەکێتی شاخەوانانی کوردستان لەگەڵمانایە کاک ئاری دەست خۆش بێت پێشەوەی پرسیارێ لێ بکەم بە جلوبەرگی تایبەت بە دەستکێش بە کۆمەڵێکی سی نایلۆن کە ئەمە جێگەی خۆشبەختیە چۆن بیرتان کردەوە ئەم ڕۆژە هاوکاتکەن لەگەڵ ڕۆژی جیانی شاخە سەرەتا بەخێربێن سەرچاوم بەناوی خۆی گەورە و میرەبان ئێمە پێش هەموو شتێک پیرۆزبایی ڕۆژی جیانی شاخ لە هەموو ئازیزانی یەکێتی شاخەوانی کوردستان و سەرجەم ژینگە دۆستانەکەین بێگومان ڕۆژی جیانی شاخ چەند ساڵێکە لە کوردستان بایەخی پێدێت و یا دەکرێتەوە هەر ساڵی و بە شێوازێک ئەم ساڵ لەبەرەوەی دروستمی فیدراسیۆنی شاخەوانی جیهانی تایبەت بوو بە گەشت و بە پاکردنەوەی چیایەک لە هەج وڵاتێکە بکرێتەوە ئێمەش لەسەر ڕێنمایی ئەوان ئەم هەڵمەتەمان ئەنجامدا و سپاسی ئەو کەسانەکەین کە بەشداری کردووە. کاگاری بۆچی چیای گۆیژەتان هەڵبژار هۆکارەکەی چی بوو؟ چیای گۆیژە چیایەکی تایبەتە لە ناو شاری سلێمانی و بووە بە مەدرسەیەک بۆ شاخەوانان هەست کەسێکە دەست پێ بکات لە سەرەتا لە گۆیژەوە دەست پێەکە لەبەرەوە ئێمەش خۆشەویستیەکمان هەیە لەگەڵ چیای گۆیژە بۆیە لە ساڵێکە چەندین جار هەڵمەتی پاکردنەوەی بۆکەی زۆر باشە زیاتر ئەبینین بۆنمونە تەمەنە جیاوازەکان لێرە ئەبینم بە کوڕان بە کچان تەمەنەکانی تریش ئەمە تا چەندە وا ئەکات هەستی بەرپرسیارەتیان هەبێت بەرامبەر ژینگەکەیان و هەمواش بکەن کە لە قەتباڵی شاخەکان ئێستا ئەبینین هاوڵاتێکی زۆر خەڵکانێکی زۆر سەردانی ئەوێژەکان بۆی ئەوێش هەمیشە بە سەوزی و جوانی بمێنێتەوە خۆی وەرزشی شاخەوانی تایبەت نییە بە ڕەگەزێک یاخو بە تەمەنێک وەرزشی شاخەوانی لە مناڵێکی 10 ساڵەوە هەتا تەمەنێکی پیر تایبەتە پێوەی ئیتر ئەوەی کە دەستی کرد بە شاخەوانی بەڕاستی ژینگە پارێزیشە بێ بۆیە هەر هەمویان بەشدارن تیا من پێم خۆشە بە مەیدانیش کارەکە بکەین دەستەکانە خۆش بێت من زۆرترین بەشداربوو لێرە ئەدوێنم بەڵێ وەک ئەوەی کە ئەیبینێن ئەگەر کاکسیروان وێنەکان بگوازێتەوە خۆڵ و خاشاکێکی زۆر لێرە هەیە ئێستا ئەم گروپە بە خۆشبەختیەوە کە یەکێتی شاخەوانی کوردستان سەرپەرشتی ئەکات لەم ڕۆژەیە ئەیانوێت زیاتر ئەم جێگەیە بە پاکی بمێنێتەوە زیاتر ئەو کەسی کە هات بۆ شاخەوانی هەست بکات لە جێگەیەکە کە بە ئارامی گەشتەکەی بەسەر ئەبا لە ژینگەیەکی پاکایە بۆ ئەوەی کە ئەو بەرپرسیارەتیەش زیاتر لە لای گەنجەکانمان لە لای کەسانی تر زیاتر بکەین و ژینگەی شارمان زیاتر فرامۆژ نەکەین ئەبینم کاک شەهرامیش زۆر بە گروتینێکی باشەوە لێرە ئەو بەرپرسیارەتی گرتوۆتە سەر شانی خۆی کاک شەهرام سڵاو لێبێت بەڕێستان وەکو ئەوەی کە وتەبێژی یەکێتی شاخەوانی کوردستانن ساڵانە ئەم هەڵمەتانە چۆن ئەبینی؟ سەرەتا بەخێربێن لە ڕۆژی جیهانی شاخە ئەم ساڵ هەڵبەتە دروشمێکە بوو بەواتای کە لە نەتەوە یەکگرتوەکان هەر هەموو ساڵێک ئەم دروشمێکدا ئەندرێت دروشمەکەشیان بریتی بوو لە گەشت و ژینگە پارێزی باڵین ئێمە وەکو یەکێتی شاخەوانانی کوردستان بڕیارمانە بە هەڵمەتێک بۆ پاکردنەوەی شاخی گۆیژە شاخی گۆیژە لە لای ئێمە وەکو شاخەوانان بەڕاستی وەک قوتابخانەیەک سیرمان کردووە لە بەرەوەی خۆی گەورەم شاخی بۆ ئێمە خۆڵقاندووە بۆ شاری سلێمانی کە نزیکە و ئەتوانرێ شاخەوانی لێ بەرهەم بهێنرێ تەمرینێکی زۆر باشی لەگەڵاکرێ جا یەک شت هەیە زۆر گرنگە لە لای من کە هەمیشان قسەم وتووە تومە ئەکرێ ئینسان شاخەوان نەبێ بەڵام ژینگە پارێز بێ بەڵام ناکرێ و ناشێ و نابێ شاخەوان بیت و ژینگە پارێز نەبی لەبەرچی لەبەرەوەی شاخەوانەکان زیاتر لە کەسێکی ئاسایی دەست و پەنجەی لەگەڵ سروشتایە لەگەڵ شاخە هەیە لەگەڵ دارە هەیە لەگەڵ بەردا هەیە لەگەڵ ئەو ڕێڕاوانەیە کە
پێ سەرەکەوێ بۆیە پاراستنی لە چاو خەڵکێکی ئاسایی بەرپرسیارەتیەکە زۆرترە لەسەر شاخوانە. زۆر باشە دەستەکانە خۆش بە کاک شارامگیان تۆ بەردەوام بە لەوەی کە هەمیشە کەسێکی ژینگە دۆستی هەز بە پرسیارەتیەکان زیاتر ئەەکەی با بچمە لای کۆمەڵێک لەم بەشدار بووانەش ئەم بەڕێزانەش لێرەیە سلااو لێ بێت چۆن بیر کردەوە لەم هەڵمەتەیە بەشدار بێت. بەخێربێن هەڵبەت دێمە وەکو ئەندامی شاخەوانی بەشدارین بڵێن وەکو شاخەوانی شار و لەگەڵ گروپی یەکێتی شاخەوانی کوردستانە هەمیشە ئێمە لە گەشتەکانمانە بەڕاستی بۆ هەموو چیانی کە ئێمە گەشتی بۆکەین لەگەڵ چالاکیەکانی خۆمانە ئێمە ئەو خۆڵ و خاشاک و ئەو پلاستیکە مادە پلاستیکانی کە زەرر بە زەویە بەڕاستی ئێمە کویەکەینەوەیان ئەوە پیشەیەکی هەمیشەیمانە هەڵبەت ئەو کارە لەگەڵ پیشەی شاخەوانیە ینی تەبایە هەمیشە هەموو شاخەوانان بەشدارن لەو شێوەیە ئێمە هەمیشە لە گەشتەکانمانە هەموو خۆڵ و خاشاکانی کە خەڵکییان سەیران کرد کە ڕوەکاتۆ شوێنانەیە خەڵکیی ترکە خەمخۆر نیە فڕەیە ئێمە لەگە خۆمانە کوێکردن بەرەوە ئەم ڕۆژ بم بۆ نێوە بەڕاستی هەربارێکی خۆمان ێزانی کاتوێنێتی ئێرە و بە پێویستی ێزانین دیێرە کە هەوڵ بین ئەم شاخە ساڵانە بڵێن چەند جارێکین کوێەکەینەوانێم. و هەوڵین وابێ کە بە پاکوخاوێن بێەوە سەیرانکەران و خەڵکی تیشکێتێرە دیمێنێکی جوانی هەبێت چونکە ئەم سروشتە جوانی کوردستان بەو خاوێنیەوە جوانە و ئێمە هەموو یەکێک لێ ئێمە هەتا هەوڵەتێکی ئاسایی بەڕاستی ئەمە ئەرکی سەرشانێتی بە هەر شوێنە کاڕوە ئەو ژینگەی بپارێزێ بۆی کێمە ژینگەیەکی جوانمانە بێ لە وڵاتەکەمانە ژینگەیەکی پاکوخاوێنمانە بێ. سپاس بۆ پەیامەکانە زۆر سپاس کاک سیروان لەگەڵم بە ئەم گەنجە وەرگرم سلااو لێ بێت لە بەیانیەوە کە من هاتمە ئێرە زۆر بەرپرسیارەتێکی زۆر جوانت هەبوو پەیامت چییە بۆ گەنجانی ئێمە پێدوایە لە ئێستاە کە سەردانی شوێنە گشتیەکان ئەکان یانەوانی شاغڕەوی ئەنجامێن سە بە خۆشحاڵی و زۆرێک لە گەنجەکانیش ئەچن بۆ گەشت و سەیران ئەمە چۆن ئەبینی و بەرپرسیارێت؟ بەڵێ من وەکو چالاکوانێک و وەکو ئەنجامی گروپی شاخەوانی گۆیژە ئەمڕۆ هەستاوم بە بەژاریکردن لەم هەڵمەتی ژینگە پارێزی بەڕاستی پاراستنی ژینگە سەرجەم هەموو تەمەنەکان ئەگرێتەوە تۆ جگە لە شاخەوانی هەر شوێن و هەر سوچێک بێت تۆ ئەمە ئەرکی تۆیە کە ژینگەکە پارێزیت سروش دوا لە تۆ ئاکا پاراستنی ژینگەی شاخەکان کە ئەمە سەرچاوی سەرەکی ئاوی شیرینی ژێر زەویە و سەرچاوی سەرەکی کانیاوەکانە و مێشکی مرۆڤیش بەهۆی جەنجاڵی بەهۆی کاری ڕۆژانەیە بەڕاستی بۆشایەکی گەورەی بەجێ هەشتووە ئەم سروشتەوە ئاکا لە تۆ کە ئەم بۆشایە نەمێنێ سروش بە بنەڕەتی ژیانی مرۆڤدا ئەندرا کە دوێنێ کاگاری ئەوان تەلەفۆنیان بۆ کردووی کە وتیان سبێنی هەڵمەتێکی وا هەیە گڕوتینی چۆن بوو لەسەر لەگەڵ ئەم بابەتەیە ئەمەش ئەمڕۆ ببوونی یادی شاخەوانی ببوونی یادی جیهانی شاخەوانیەوە بەژاریمان کردووە و لە ساڵانی پێشتر جیاوازتر ئەم دروشمیان یاد کردوێتەوە ئەم ساڵ بە دروشمی پاکراکردنی ژینگە و کە بڵێ لە پێیجەکەی ڕانگەیان کە ئەم دروشمە ئەەکەین لە ڕووجیانی شاخەوانیە بەڕاستی من ینی ئەمن پێش هەمووتان ئەڕۆم چکە پاکراکردنی ژینگە ئەرکی سەرەکی هەمومانە زۆر سپاسانەکانە دەسەکانە خۆش وەک ئەبینن لە وێنەکانیشە کە هاوکارم وێنەکان ئەگوازێتەوە ئەوەی جێگەی خۆشببختیە کەسانێکی زۆر کەسانێکی ژینگە دۆز ئەوانی کە هەمیشە و بەردەوام هەست بە بەرپرسیارەتیەکەن لێرە کە ئێستا کاتژمێر نوێ لێرە ئامادەن بێگومان ئەمان لە کاتژمێر هەشتەوە هاتوون بۆ ئێرە بۆ پاکردنەوەی چیای گۆیژە و ئەزمەر کە هەمیشە و بەردەوام لەبەر ئەوەی هەفتانە یاخود با بڵێن ڕۆژانە بێت خەڵکانێکی زۆریان بۆ گەشتکردن لێرە بەڵام ئەوەی کە جێگەی دڵخۆشیە کاک شەهرام بۆ چۆنێکی زۆر جوانی وت ئەوەی کە هەمیشە ژوا وتراوە ئەوانی کێن بۆ گەشتکردن هەر شەر ئەوە نییە کە تۆ لێرە بۆ نمونە وەرزشی خۆت ئەنجام بی بەڵکووە بێت لایەنی ژینگەکەش فەرامۆژ نەکەی هەمومان ئەو بەرپرسیارەتەمان هەبێت لێرە سلااو لێ بێتم کاتت باش بێت تۆش ئەندامی لە یەکێتی شاخەوانی ئەندامی یەکێتی شاخەوانی سەرۆکی گروپی شاخەوانی شێت حەسیب سەرکەوتوبی وێنەکان بگوازەرەوە کاک سیروان ئەم هاوڕێیەمان کیسی نایلۆنەکەی خۆڵ و خاشاکێکی زۆری کۆ کردوتەوە پێ دوایە بۆ نمونە ئەوانی کە لێرە بۆ نمونە گەشت ئەەکەن هەمویان هەست بە بەو بەرپرسیارەتیاکەن ئەبێت هەموو کەس هەموو تاکێک هەست بە بەرپرسیارەتی بکە لەبەرەوەی ژینگە تەنها بۆ شاخەوانیە تەنها بۆ وەرزشەوانیە ژینگە بۆ تەنها بۆ هەموو تاکێکی کۆمەڵگەیە زەرورە هەموو کەس هەست بە بەرپرسیارەتی بکە ئێمە وەکو شاخەوان وەکو وەرزشی شاخەوانی
هەموو ساڵێک لەم ڕۆژە هەڵاسین بە ئەنجامدانی ئەم کارە چ لە گۆیژە بێ یا چ لە شوێنی کە بێ یا لە کاتی گەشتەکانمانە بێ لە شوێنەکانی کە حەز بە برسیارەتیەکەین لە هەر شوێنێت دەبێ پلاستیکە شتێک ببینی هەڵێگرینەوە. سپاسەکانت بەڵە خۆشەویستان وەک ئەوەی کە بینیتان ئەمە تەواوی ئەو با بڵێن گروپانە بوون کە لە یەکێتی شاخەوانی کوردستان ئەمڕۆ ئەم لە هەڵمەتی پاکردنەوەی چیای گۆیژە بەشدار بوون بە ئومێدی ئەوەی هەر کەسێک ئەوێت ژینگەی شارەکەی پاک ڕابگرێت بەرپرسیارەتیە بێت بە بەرامبەر پاکڕاگرتنی ژینگەکەی.